دەخین بۆ خزمەتی شارەکەی ئەوەی کە کردی حکومت ناتوانێت جێبەجێکە ئەهلێکە کرد. ئەڵێ چی گفتوگۆکانمان دوای سڵاوکردنەکە درێژە پێ بدەین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت لەگەڵ هەریەکە لە بەڕێزان زریان جەزا و بەرهێنەر لە شاری ئەوین لێرە ئامادەی زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک زریان و بەڕێز سەنگەر خەیات کە بەڕێزیان و بەرهێنەری پرۆژەی گراند پولیڤارن لێرە ئامادەن. زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەردووتان. کاک زریان ئەمە بزانم ئەم سێ ڕۆژەی بەڕێوەچوونی کۆڕبەندی ئابووری لە شاری سلێمانی چۆن بەڕێوەچوو سێ ڕۆژەکە جیاوازی چی بوو لەگەڵ جاری پێشوە؟ بەڵێ زۆر سپاس بۆ سپۆنسەرکردنی جەنابتان، سپاس بۆ کۆمپانیایی کە ئەم کۆڕبەندەی ڕێخستووە. بەڕاستی ئێمە وەکو بەرهێنان سوودێکی زۆرمان لێبینی، هەم لە ڕووی عیلاقاتەوە هەم لە ڕووی ئەوەی پرۆژەکانمان بەڕاستی زیاتر ئاشنا بوو بە خەڵک، بۆی هەم بەعزێ کەس هەبوو نێزانی لە چۆ پرۆژە لە چۆ یەکەیەکی نیشتە جێبوون کوڕێ جاخان و کڕێ یا شوقە بکڕێ، ئەمانە بۆ ئێمە زۆر زۆری سپادەی هەبوو. بەڕاستی یعنی بارگاوی بووینەوە بە مەجموعەیە زانیاری تازە، هەم لە ڕووی تەکنەلۆژیاوە هەم لە ڕووی ئێمە جۆمان لە مەجموعەیە خەبیری اقتصادی گەورە بوو کە بەڕاستی ئەوانەوەکو ئامۆژگاریە بۆ ئێمە بۆی بەرچاومان ڕوون بێت چۆن لە مۆدوع هەڵسوکەوتکەین. دیارە هیچ ئینسانێکیش هیچ بۆ بەرهێنەریش ئەو نەموتەکامیل نییە بتوانێت لە هەموو بوارەکە سەرکەوتوو بێ، پێویستی بە خەبیری اقتصادیە، پێویستی بە مەجموعەی لایەنی تر و ڕاوێژکاری ترە. ئەمانە بارگاویکردنەوەیکی وە بەرهێنەران بوو، بەرچاوڕوونیەک بوو بۆ ئێمە زۆر زۆر دەورێکی کاریگەری هەبوو و من سوپاسی هەموو ئەو لایەنان نەکەم کە هاوکار بوون لەم کۆڕبەندەیە و تەسەورەکەم هاندانێکی باش بوو بۆی لە هەموو کۆڕبەندەکانی تریشا ئێمەش بەردەوام بین و ئەمە لە لایەکی تریشەوە بەڕاستی ڕۆحێکی تازەی گێڕایەوە شاری سلێمانی کردیەوە بە چەقی ململانی. ئەم جارە لە سیاسەتانە، ئەم جارە لە بیناسازیە، یعنی بەڕاستی ئێمە هەروە سلێمانیمان بینیەوە کە چەقی ململانی سیاسیە، بەس ئەم جارە بوو بە شەقی ململانی بیناسازی. کاتە ئەم کۆڕبەندی کە سازکراوە پێتانەوە پەیامێک بێت بۆ ئارامی ناوچەکە، دڵنیاییەک بۆ بەرهێنەرامدا بۆ کارەکانیان. بێگومان تاکەشت کە ئێمە زۆر لە هەمووی زیاتر شانازی پێوەکەین بوونی ئەمن و ئاسایشە لە کوردستان بە تایبەتی و لە شاری سلێمانی بە تایبەتی. جا ئەگەر ئەم ئارامی و ئاسایشەی سلێمانی نەبووایە بڕواکە ئێمە هیچمان لێرەدا نانیشتین، هیچمان ئامادە نین پارێکی زۆر بکەین بە پرۆژەی وەبەرهێنان و بیخینە ڕوو ئارامی و ئاسایشمان نەپارێزرێ. سوپاس بۆ دەستگاکانی ئاسایش و ئارامی، ئەوانە فاکتەری سەرەکین پێش لایەنەکانی تر بۆ ئێمە زۆر کاریگەری هەیە. باشە کاک سەنگەر، بابەتێکی گرینگە لە تەواوی سێکتەرەکانە، ئەویش منافەسەیە یاخود کێبڕکەی شەریفانەیە. دیارە ئەمەش لە نێو بۆ بەرهێنرانە ڕەنگە ڕەچاو بکرێ بە شێوەیەکی ورتر جیاواز بێ لە ناو ئێوەیە. لەم کۆڕبەندەیە تا چەند هەم نزیکبوونەوەی وەبەرهێنەران و پرۆژەکانیان و ئەفکارەکانیان بەدیکرا و ئەم ململانەیە یاخود ئەم کێبڕکێ شەریفانە زیاتر پاڵنەر بێ بۆیان بۆی کە کاری باشتر بۆ بەرهێنانی باشتر لەم شارەیە بکرێت. سپاس بۆ میدیای کورسات بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە و وەکو پاڵپشتیەک هەموو کاتێک کورسات بەردەوام بووە لە پاڵپشتی شاری سلێمانی و ئێمەش وەکووە بەرهێنێک هەم لە خزمەتی سلێمانیین، هەم لە خزمەتی دامەزراوەکانین و هەم لە خزمەتی هاوڵاتیانی شارەکەی خۆمانین. ئێمە وەک بۆ بەرهێنان ئەم پرۆژانێکە هەیە منافس وەکو منافز نین، ئێمە هاوکاری یەکترین. ئێمە هەر یەکێک لەو وەبەرهێنانێکە هەیە چەندین هەلیکاری ڕەخساندووە بۆ خەڵکی شارەکەی خۆمان کە ئەمە وەکو پاڵپشتێکی تەواوە بۆ حکوومەت کە چەند ساڵێکە بە هۆی قەیرانی داراییەوە حکوومەت ئەناڵێنێ بەدەست ئەو کێشانەی کە هەبووە کەرتی تایبەت و بە تایبەتتر پرۆژێ و بەرهێنانەکان پاڵپشتێکی تەواو بوون بۆ حکوومەت. ئەمەش دیارە بە تاکید لەژێر ئەمن و ئاسایی شاکرێ، ئەگەر ئاسایشمان نەبێ ئەو شتانە ناتوانین بکرێت. و لەم کۆڕبەندەشدا ئەوە دووپات کرایەوە من وەک پێشتریش ئاماژەم پێیا بوو سلێمانی ئەبێتە داهاتووی عێراق. بە تاکید ئەمە چۆن بینیمان لەم کۆڕبەندەیە حکوومەتی عێراقی بە هەموو شێوەیەک پاڵپشتی سلێمانی چەند بەرپرسێکی باڵا تا ئێستا یەکێک لەو شتانەی کە لە جنوب و وەسەتی عێراقا جێبەجێکرێ پاڵپشتێکی دارایی بانقەکانە بۆ پرۆژەکان. ئەمە تا ئێستا لە ئیقلیما جێبەجێ ناکرێت کە ئەمە ژێکێکە لە پاڵنەرە سەرەکیەکان لە هەموو جیهانە بانق یارمەتیدەری پرۆژەکان، یارمەتیدەری
ئەهلی کردی تایبەتە ئەم پرۆسەیە تا ئێستا لە ئەقلیمان نییە ئەم پرۆژانەی کە ئێستا لە هەرێمە کرێت سەرجەمیان بە سەرمایی وەبەرهێنەکانە بەڵام لە جیهانی دەرەوە بۆ شێوەیە نییە کەرتی بانقی پاڵپشتێکی تەواو ئەویش دیارە بە بانقەکان لاوازی بانقەکان کاریگەری ئەوترا لە ماوەکانی ڕابردوو بۆی قەیرانی دارایی ئەو کێشەی کە لە نێوان سلێمانی و دەوترا لە نێوان سلێمانی و حکوومەتی هەرێمی کوردستانە هەبوو کاریگەری سەر بانقەکان کردبوو بانقەکان چ کاریگەریکی لەسەر وەبەرهێنان بانقەکان تا ئێستاش پێویستە متمانیان بگەڕێتەوە لەبەرەوەی کە لە چەند ساڵی پێشوە کەرتی بانقی تا ڕادەیەک متمانەی کەم بووەتەوە لای هاوڵاتیان هاوڵاتیانیش ئەو پارەی کە دەستیانەکە بە هەر کەسە و بە شێوەی دەخلی تایبەتی خۆی لە کەم تا زۆر ناتوانێت ئیستثماری تیا بکە ئەم پرۆژە و بەرهێنانانەیەکێکە لەو بابەتانەی کە هەم وەکو شوێنی نیشتەجێبوون هەم وەکو ئیستثمارێکی بۆ شخصی بۆ تاک کە هەر پرۆژەیەک بە جۆرەی خۆی و بە جۆرەی پێکهاتەی شوێنەکەی هاندەرێکی تایبەتە بێ بۆ ئەوەی کە هاوڵاتیەکی ئاسایی یان کارمەندێک یان پێشمەرگەیەک یان هەر کەسێک بتوانێت لەو دەخلی یان لەو ئەوەی کە دەخلیەکە ماگانە بێ یان ئەگەر شتێکی دەسەکەی بتوانێت لە لایەکی تریشەوە ئیستثماری تیا بکە. دەگەڕێمەوە لات کاک سەنگەر کاک زریان زۆر جار لەوانەیە وەبەرهێنەری ناوچەیەک شارێک وڵاتێک بێوێت لە ڕێگەی وڵاتێکی کە و سەرمایەکەی وەگەڕ بخا و بە پێچەوانێشەوە ئەم حاڵەتە بەدیگرا لە هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردووە دووبارە باسی قەیرانی دارایی یەکەمەوە کە وەبەرهێنەران ترسابوون سەرمایەکانیان لە هەرێمی کوردستانە بەگەڕ بخەن بەشێکیان دەیان بردە دەرەوە لەم کۆڕبەندەیە پارێزگاری سنە بیندرا یعنی ئەم کۆنتاکت و پەیوەندیە لەگەڵ وڵاتێکی دیکەیە چ پاڵپشتیەگەیە بۆ بەرهێنەران پرۆژەیەکیان هەبێت لە ڕێگەی وەبەرهێنەرانی هەرێمی کوردستانەوە پرۆژەکەی خۆیان لەناو بۆنمونە پارێزگای سلێمانی جێبەجێ ئەمە دوو ڕووی هەیە ڕووی کێوەیە پارێزگاری سنە هاتۆوەکو ئەوە هاتووە بۆ پاڵپشتی ئێمە هاتووە ئەوە ئێمە بە خۆشحاڵیەوانێ و چاویشی لەسەر بۆ بەرهێنەرەکانمانە بیان بن بۆ لای خۆیان تعاڕوفێکشە من یەک گوتەی وەزی سەرۆکی دەستەی بۆ بەرهێنانی عراقی بیرەکەمەوانێ وتی ئێمە شانازیتان پێوەکەین بۆ وەبەرهێنەرەکانی کوردستانەوانێ لەبەر ئەوەی گەورەترین وەبەرهێنەری بواری بیناسازی ئەوانن کە لە عێراقی شایشەکەن هەمویان کوردن ئەمە زانی چی ئەمە هیچ وڵاتێکەکەمی بە ئاسانی بۆ دروست نابێت ئەمە پێویستی بە ماندووبوون و دەوڵەتێکی گەورە هەیە پاڵپشتی ئەمانەکە ئەمانە کە دروست بوون ئێستا هەمویان خۆڕستک دروست بوون شەو نەخۆنی بووە هاوکاری حکوومەت بووە یعنی بڕوان پێ بکە ئەبێت حکوومەتیش بیر لەوە بکاتەوانێ وە بەرهێنەرەکانی وەکو پێڵووی چاوی پارێزێ چکە ئەمانە بەڕاستی سەرمایە نیشتیمانی ئەم وڵاتەن ئەمانە بچن بۆ هەر شوێنە ئیش بکەن لەوانەیە زۆر شتی تر بخرێتە بەردەستیان بۆی لە شوێنێکی باشترا ئیشکەن بۆ هاتون کوردستانیان هەڵبژاردووە لەبەرەوەی بە نیشتیمانیانە بیرەکەنەوە یانەوەی خزمەتی شار و وڵات و گوندەکانی خۆیان بکەن ئەمە بۆ ئێمە مای شانازیە بەڕاستی کە من جۆمان لەو قسانە بوو و دەرفەتێکی گەورەشە ئێمە ئێستا وای لێ هاتووە کە شارەکانی کوردستان بۆ تەخاڵی وەرچەرخانی گواستنەوەی وەبەرهێنەر بۆ شارەکانی تری عێراق بەڕاستی من لێ نەشارمەوە دەسەرۆکی دەستەی وەبەرهێنان کە هاتبوو شتێکە زۆر دیار نەبوو هاتبوو چای بچێتە سەر وەبەرهێنەرەکان بیان با بەرەو ئەوێ زۆر حەزی لەوا کرد یعنی بابە بکرێتەوانێت چۆن لەوێ ئیستیسمار بکەن پێویستە جۆرە دەستگیرکردنێک دەخوت دەستگیرۆییکردنێکی حکوومەتی هەرێم هەبێ بۆ وەبەرهێنەران سوپاس بۆخوا هاوکاری زۆر کراوە بەس لە جێ تمۆحی وەبەرهێنەرانیان نییە لایەنەکانی زۆربەی شتی تەکنیکی وردن کەشت بەشتی زۆر وەسیت ئەتوانێت هاوکاری وەبەرهێنەر بکرێ یعنی ناکرێ وەبەرهێنەرێک و کابراایەک 20 خانووی هەیە یا 20 شوقەی هەیە وەکو یەک تەعاملی لە بکرێ هەم لە دایرەکان بێ کار ئاسانی زیاتری بۆ بکرێ ئەمانەتان ئێوە لە کۆڕبەندەکە باس کرد وەکو پێیان و پێشنیاز ئێمە کۆڕبەندەکە دیارە کۆڕبەندەکە ئێمە زۆر بوارێکەوە نەدرا ئێمە زۆر پێشنیازی وەرگین بەس ئێمە هەمومان خۆمان نەزانین ێش و ئازارەکانمان لەکوایە یعنی ئێمە خۆمان سوپاس بۆخوا سەندیکایەکمان هەیە ئێمە توانین لەوێ هەمووی باسکەین و هەمووشمان نەزانین هەر یەکەمان مشکلەیەکمان هەیە بە بەسیتیش چارەسەرەکرێت حکوومەت دەتوانێت لەم بوعدەوانەی هاوکاری ئێمە بکە بەس دوجاریش ئێمە بۆ ئێمە کوردستان لە هەموو شوێنێک پیرۆستن باش کاک سەنگەر
یەکێک لەو گلەیانی کە دەکرێت لە وەبەرهێنەران بەتایبەتی لە قەزا و ناحیەکانە ئەوژێ وەبەرهێنەران بۆ منە زۆر زیاتر گرنگی بە سنتەری شارەکانێ دیارە منم پرسیارم بۆ هەردووکتانە بێت دواتریش کات زریان ینی بۆچی لە قەزا و ناحیەکانە وەبەرهێنان ناکەن پرۆژەی نیشتەجێبوون گرنگی پێنادرێت خۆی وەکو بیر لەمە نەکراوە بیر لەوە کراوەتەوە خۆی وەکو هەر کارتێک کە وەبەرهێنێک دەستیە لەسەر عەرزوو تەڵەب ئەوەستێت لە هەر شوێنێک تەڵەب هەبێت وەبەرهێنان ڕووی تێ ئەمەش مافی خۆتانە ئەمەش بەتاکید یعنی کە تۆ سەرمایە خەیتە گەڕ هەر پرۆژەیەک جەدواکی اقتصادی تایبەتی هەیە یعنی لە هەنێ حاڵەتە ئێمە زیاتر وەکو سلێمانی بڵین لەوانەیە هەنێک دەسەڵات شۆڕ کراوەتەوە بۆ دام و دەستگاکان بەڵام پێویست بە زیاترەکە بەڕاستی ینی هەنێک جار هەیە بۆ هەر بابەتێک کە تۆ بتەوێ زۆربەی جار لێرە دەسەڵاتەکان هێندە نییە کە لە تموحی وەبەرهێنارانە ئەو دەسەڵاتانە چێکێواتانە وردەکاری ینی تەفسیلیە کە تۆ هەنێ شتەوە یەکسەر ڕاستەوخۆ یان لە ماوەیەکی کەما تۆ هەر پرۆژەیەکەکەی جەدوایەکی اقتصادی تایبەتیە پرۆژەیەکەی هەر پرۆژەیەک لەم پرۆژە ئیستثماریانە مدەیەکی زەمەنی هەیە تۆ لەو مدە زەمەنیە جەدوای اقتصادی هەیە مەسەلەن پرۆژی وا هەیە بۆ 10 ساڵە 15 ساڵە 20 ساڵە تۆ لەو کاتی خۆیان جێبەجێینەکەی جەدوای اقتصادیەکەشە گۆڕێ لەو حاڵەتەیە تۆ لەوانەیە لە 20 ساڵەکە بڕوا بۆ 30 ساڵ 35 ساڵ ئەمەش ماوەیەکی زیاترە کە تۆ یان گۆڕانکاریەکە لە جەدواکەی وەبەرهێنەکە ئەمە هەم بۆ وەبەرهێنەرەکە ناخۆشە هەم بۆ خەڵکیش ناخۆش بەرنامەکەتە گۆڕێ ینی کە تۆ کە بەرنامەکەتە گۆڕێ لەو کاتەیە هەم وەبەرهێنە زەرەرەکە و هەم هاوڵاتیەکە و هەم حکوومەتی بارگرانیەکی شەبێ بارگرانیەکە بە دروستە کاک زریان هەمان پرسیاری کە لە کاک سەنگەرم کرد بۆچی وەبەرهێنەران زۆر گرنگی بە سنتەری تەنها لە شاری سلێمانی نییە لە پارێزگای هەولێریش بە هەمان شێوەیە ئێمە باسی دوێنێ پانێڵێکمان لەسەر هەڵەبجە بوو من باسی هەڵەبجە بۆ کرد هەڵەبجەیەک کە خۆی ئوتێلێکی تیانە بێ مستەسمی ڕووکاتەکوە ئەو شەوە هەفتەیەک لەوێ بمێنێتوانێت تا پرۆژەکەی تەڕەحکە من ئەو هەر بەسیترین شتە هەڵەبجەیەک ئەمە بەڕاستی لەسەر حکومەت واجبە حکومەت وا لە مستەسمیرێک ئەکات چای بخاتە سەر و منتیقەیە ئێستا حکومەت دەتوانێت بەیانی شوێنێک لە پێش هەڵەبجە بۆ نونە لە کەلار بۆ نونە لای هەولێرەوە ئەتوانێت فۆکسێکی وای بخاتە سەر هەموو وەبەرهێنەری ڕابکە فریا بکە چەند دۆنمێکی بەرکەوی بۆی پرۆژەی تیا بکە بۆ حکومەت هەڵەسێت مجموعەی شتی بووەکە پرۆژێکی گەورەی مستقبلی هێنێتە ئێوانێ هەموو مستەسمیرە ڕاکە یعنی ئەمە ناکرێت بەتەنیا بۆ وەبەرهێنەر بەتەنیا ناکرێت حکومەت فۆکس ناخاتە سەر و شوێنە کە بە بەسیترین شت حەلەبی هەچ کاتی حکومەت فۆکسی خستە سەر شوێنێک مستقبلێکی گەوری تیاابێ پێویست ناکە حکومت بە مستەسمیر بڵێ خۆی مستەسمیر ڕاکە شوێنەکە بڵێ من لەو بۆم باس کردی باسی هەڵەبجە بکەین کە بەشێکە لە ئێمە هەڵەبجەیەک بۆ نمونە نەجادوبانێکی ڕێک و پێکی هەبێ نەبوون نمونە مەکتەب و خەستخانە و شتێکی بۆ جۆرەی تیاابێ مستەسمیر لەکوێ شەقامەکانی وەک هەڵەبجە من حەزەکەم هەر بۆ قسەی کاک زریان ئیزافێ بکەم بۆ پێویستە بۆ هەڵەبجە بە تایبەتی حکوومەت قەراری تایبەت دەرکە چونکە هەڵەبجە بوونی وەکو پارێزگا هەر بە ڕەمزی بۆتە پارێزگا هەڵەبجە کە یەکێکە وەک ڕەمزی کوردی لێ هاتووە هەڵەبجە وای کرد کە حکوومەتە زلهێزەکان حکوومەتی پێشووی عێراق لە ناوبەرن ینی هەڵەبجە تاکە هۆکار بوو کە ینی ئەو هۆکارە بوو کە حکوومەتی باسی پێ لە ناوچوو بەڵام ئێستا هەم وەکو حکوومەتی هەرێم و هەم وەکو حکوومەتی مرکزی پێویستە زیاتر خزمەتی بکەن ئەبێ هەنێ قەراری تایبەتی بۆ دەرکەن بەڕاستی ینی هەر لە بەسیترین شتۆ ئەتوانرێ باجی ئەو پرۆژەی کە ئەکرێ لادرێ ئەمە بۆ حکوومەت کاریگەریکی زۆر ناکە و یان هاندانێک بێ بۆ مستەسمیرین یان بۆ مەعامل مەسەلەن پارەی بەسیترین شت کارەبا با هەڵەبجە لە 120 ئەو پارەیە بێ ئەو کاتە چەندین مەعامل بەس لەبەروی هۆکارێک هاندەرێکە بێ کە مستەسمیر ڕاکێشە بۆ شتە و چەندین هۆکاری تر هەیە یعنی لەبەر ڕەمزی هەڵەبجە لەبەر جوانی هەڵەبجە هەم یەتوانێت خزمەتی لێ بکات جا من پێم خۆشە بە بەرداوامی پرسیارەکانی خۆم نەبێ پێم خۆشە دوا پرسیارم بۆ ئێوە ئەوە بێ خۆتان ئەتانەوێت لە کۆتایی بەرنامەکە چی بڵێن بەلایەنە پەیوەندیدارەکان لەم پارێزگایە و لە پارێزگای هەڵەبجە بۆ بەرهێنەرانی بکات کاک سەنگەر لە جەنابتەوە دەست پێ بخەوە وەک ئەوەی کە بەڕاستی پێویستە حکوومەت پاڵپشتی وەبەرهێنەران بێ وەبەرهێنەران سەرچاوەیەکی ئەم وڵاتە
پێویستە هەر وەک تاکێکی حکومی یان هاوڵاتی بە هەمان شێوە پارێزگارێکی تەواو لە ئەم سەرمایە نیشتیمانیە بکرێت. ئێمە لەم وڵاتەیە دروست بووین و خزمەت یەم وڵاتە شەکەین لە هەر شوێنێک بین. وڵاتی خۆمانمان خۆشە، وڵاتمان خۆشنەویستە، ئێمە ژۆکو و گەنجانەی تر ڕوومان کردبوو لە هەر شوێنێکی ئەم دنیاە. بەڵام وڵاتەکەی خۆمانمان خۆشەوێمانەوە خزمەتیشی بکەین. لەمەشە بەڕاستی پێویستمان بە پاڵپشتی حکوومەتە بێت. هیچ شتێک بە تەنها ناکرێت. هەر پرۆژەیەک بێ، هەر کارێک بێ، لە بچووکترین هەتا گەورەترین لە خاڵێکەوە دەست پێەکە. نیەتەکەمانەوەیە ئێمە خزمەت بکەین بە هەر شێوەیەک بێ. ئەم پرۆژە وەبەرهێنانە توانیوێتی چەندین هەلی کار ڕەبڕەخسێنێ. یعنی هەل لەم چەند ساڵەیە ئێستا یعنی وای لێ هاتووە گەر بە سەرجەمی پرۆژەکان کۆکەیتەوە زۆر لە کەرتی حکوومەت زیاتر مۆزەفی هەیە. ئەمەش سەرچاوەیەکی دەخلی تاکەکان هەمووی مستەسمرین دابینێ. کاک زریان دو قسەی جنابە لەسەر بابەتەکە پرسیارێک پێت خۆش بوو من تشتی بخەمە سەر لای پێویستە لەسەر حکوومەت بێ حکوومەت بیر لەوە بکاتەوە چ شتێک بزوێنەری ئابووریە لەم وڵاتەیە. بەڕاستی بەلایانی یەکەم وەبەرهێنەرانن. ئەبێت حکوومەت بیر لەوە کاتەوانێ مادەم ئەمان بزوێنەری ئابووری وڵاتن و بەشێکی سەرەکیان لەو بوارە پێگەێناوە بیانگرێتە خۆی لە کێش و کەم و کوڕەکانیان کۆڵ لەتەوانێ. شەر نیە وەبەرهێنەر داوای پارە بکە، شەر نیە وەبەرهێنەر داوای ئەرزی زیاتر بکە. وەبەرهێنەر کێشەی تەکنیکی هەیە، وەبەرهێنەر کێشەی دەوائیر و مەجموعەی لایەنی حکومی هەیە. ئیستیقراری سیاسی ئیستیقراری سیاسی لەوانەیە لە دەست حکوومەتیشانەوێ بە دەست حیزبەکانە. ئێمە ناچین بۆ بابیان بەس مەجموعەی شتە بکرێ هەتا حکوومەتی خۆجێی سلێمانی ئەتوانێت زۆر بە بەسیتی بە کۆکردنەوەی وەبەرهێنەران مانگی جارێک هەموو کێشەکان چارەسەکە بۆ کە وەبەرهێنەر مرتاح بوو، وەبەرهێنەر پارەی خستە ناو ئیشەکەوانێ بڕوان پێ بکە. ئێمە بەیان مەشروعمان هەیە و هەلی مەشروعێک زیاد لە 1000 بۆ چووکەکەیان 250 کەسیشی تیاکە. ڕۆژ تا ئێوارە گەر ئێمە 5000 کەسمان لە شارێکی 1 میلیۆنیا ئیش پێکرد تۆ زانی چەند ماڵە بژێتەوانێ، ئەزانی چەند خەڵک هەرز بە ئەمانەکە بێکاری کەمە بێتەوە بۆ شارەکە. ئەمە زۆر فاکتۆرێکی گرنگە و دەستان خۆش. من زۆر سوپاسی ئامادەبوونی هەردووتانەکەم. هەرێک لە بەڕێزان زریان جەزا وەبەرهێنەری شاری ئەوین و بەڕێز سەنگەر خەیات کە بەڕێزیان وەبەرهێنەری پرۆژەی گراند پۆلیڤار ماندوونە. زۆر سوپاس بۆ ئامادەبوون.